پێکەوە یادی دڵسۆز و خەمخۆر بە مرۆڤ دین و کۆمەڵگا دەکەینەوە کە بەڕێز مامۆستا شەماڵی کۆچ کردووە کە کار و کردار و وتە و ڕەوشتی بەرزی لە کار و کارکردندا هەڵوێستەی بە دامەزراوەکەمان کردووە تاکو ئێمەش بتوانین یادی بەرز بنرخێنین. ئامادەبوانی خۆشەویست، دامەزراوەکەمان لە ماوەی چەند ساڵێکی کەمی دامەزراندنیدا بۆتە هەوێن و لەدایکبوونی چەندین چالاکی گرنگ و ڕۆژە لە پێناو خزمەتکردن بە تاکەکانی کۆمەڵگا. دامەزراوەی کەریمی عەلەکە لە ساڵی 2018 لەلایەن دۆستی کتێب و فەرهەنگ بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ دامەزراوە و لە مانگی چواری ساڵی 2019 دەستی کردووە بە کار و چالاکیەکانی. جێ ئاماژەیە دامەزراوەی کەریمی عەلەکە لە پاڵ کارە خێرخوازیەکانیدا بەیاخێکی تەواوی داوە بە پرۆژەی پەروەردەیی، کولتوری، هونەری، ژینگەیی، تەندروستی و ڕۆشنبیری و دیتر. بە شانازیەوە ماوەی 2 ساڵە دوو گەورەترین پرۆژەمان بەردەوامی هەیە کە ئەوانیش پرۆژەی چاپکردنی 1 ملیۆن پۆستەر بۆ ناودار و ڕووناکبیرانی کورد و بۆ 1000 کەسایەتی و پرۆژەی بەخشینی 100,000 کتێب و کتێبخانە بە ناوەندەکانی خوێندن کە هەر خوێندنگەیەک بە دیاری 100 کتێب و کتێبخانەیەکی پێبەخشراوە. هاوکات پەردەمان لەسەر چەندین پەیکەری کەسایەتی ناودار و خەمخۆری کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان دەدراوە. بەڕێزان، ئێمە نووسەران و خوێنەرانی جددیمان لە یاد نەکردووە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان لەو پێناوەدا هاتۆتەبوون کە دەستگایەکی ڕۆشنبیریە و بۆتە هەوێنی چاپکردنی چەندان کتێبی فکری و فەلسەفە و جینۆسایت. بەڕێزان، وا ئەمڕۆژ پێکەوە بە هاوکاری ئێوە و بە پشتیوانی دۆستی پرسەنەتەوەیەتی و کولتوری و ئەدەبی کوردی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ بە چاودێری پارێزگای سلێمانی دامەزراوەی کەریمی عەلەکە و ڕێکخراوی ئایندا بۆ ژینگە پارێزی بۆ جاری دووەم مەراسیمی ئاڵتوونی بۆ چالاکوان و ژینگە دۆست و پەروەردگار و پاڵخوازێکی ئاینی کورد مامۆستا شەماڵ مفتی دەکەین. دووبارە بەخێربێن.